بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە ئایندەی نەوتیارێمی کوردستان دەکەین دوایەوەی کە نەوتیارێمی کوردستان لە 25 ئازاری 2023 بە بڕیاری دادگای ناوبژیوانی پاریس ڕاگیرە تاکو ئێستا عێراق و تورکیا لە سەرەنادەکردنەوەی نەوتیارێم ڕێک نەکەوتنەوە. تورکیا کۆمەڵێک مەرجەیە لەوانە لێخۆشبوون لەو قەرەبۆی کە لە دادگای پاریس بەسەریدا سەپێنراوە یاخود قەرەبۆکارێمی کوردستان بیدات. هەروە ئاسکاڵای دۆمی عێراق لە بینی 2018 تاوەکو 2023 کە عێراق تۆماری کردووە سکاڵاکە بکێشێتەوە. هەروە وەکو پێشووتر تورکیا سوودمەند بێت لە نەوتی هەرێمی کوردستان ئەو مەرجەکان تاکو ئێستا نەگەیشتونەتە ڕێکەوتن. دیارە ئاژانسی بلۆمبێرگی ئەمریکی باسی لەوە کردووە تورکیا لە نوێترین پێشاد داوای کردووە هەرێمی کوردستان ئەو قەرەبۆ بدات کە دادگای ناوبژیوانی پاریس سەپاندوێتی کە کۆی قەرەبۆکە 1 ملیار و 471 ملیۆن دۆلارە بە پارەی عێراقی ئەگەر بە 152,000 حسابی کەین 100 دلار دەکاتە 2 تریلیۆن و 235 ملیار و 920 ملیۆن دینار. ئەگەر هات هەرێمی کوردستان بچێتە ژێرباریەوەی ئەم قەرەبۆ بدات زیانێکی زۆر بەر هەرێمی کوردستان دەکەوێت و کە بڕی قەرەبۆکە بەشی نزیکەی سێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات. بەڵام بینستە قازانجەکانی تورکیا لە نەوتیارێم لە ماوەی ڕابردوو و دەیەوێت ئەگەر نەوتیارێمی شەناردە بکرێتەوە بە هەمان شێوە سوودمەند بێتەوە. یەکەمیان کرەی بۆری کە کرەی بۆری لە تورکیا لە بینی لە 4 بۆ لە 6 داهاتی نەوتیارێمی کوردستان بۆ کرەی بۆری ڕۆشتووە کە دراوە بە تورکیا. فرۆشتی نەوتیارێم لە بازارەکانی جیهان دارەیەکێک لەو دەڵالانە کۆمپانیای وزەی تورکی بۆ کە نەوتیارێمی لە بازارەکانی جیهان فرۆشتووە ئەمەش لە بەرامبەر بڕێک پارە بووە. هەروە کرینی نەوتیارێم بۆ پێراویستی ناوخۆی تورکیا بە نرخێکی کەم کەەوەش داشکانی بۆ کراوە کە تورکیا لەمەش قازانجێکی زۆری کردو دواتر دەینە سەری کە دوایین جارکە نەوت ڕاگیراوە تورکیا لە سەدا چەندی نەوتیارێمی کڕیوە. پشکی کۆمپانیا تورکیەکان لە کێڵگەکانی نەوتیارێم کە لەو ڕێژەوە قازانجی کردواتە تورکیا بەکرێی بۆری هەروە فرۆشتی نەوت لە بازارەکانی جیهان نەوتیارێم و کرینی نەوتیارێم بەداشکاندن و پشکی کۆمپانیەکانی تورکیا ساڵانە زیاتر لە تورکیا و کۆمپانیەکانی ساڵانە زیاتر لە 1 ملیار دلار قازانجیان لە نەوتی هەرێمی کوردستان کردووە. بەڵێ بینە سەر قازانجی تورکیا ئەوەی کە کرەی بۆریە و بەشێکیش کە قەرزە لە راپۆرتەکانی دیلۆیتە بۆنم لە ساڵی 2019 494 میلیۆن دلار کە لە 105 داهاتی نەوت بووە لە 105.8 داواتی نەوت بووە بۆ کرەی بۆری وەکو کرەی بۆری دراوە بە کۆمپانیای وزەی تورکی وەدانەوەی قەرزی شەبووە. دیارە پێشتر حکوومەتێرم قەرزی کردووە لە تورکیا بەڵام شەفاف نیە چەندە قەرزەکە ئێستا کە دەدرێتەوە سوودێتە سەر و بە هەمان شێوە 610 میلیۆن دلار دراوەتەوە بە قەرز. لە 2020 304 میلیۆن دلار وەکو کرەی بۆری دراوە بە تورکیا کە لە 6.8 داهاتی نەوتیارێم بووە لە 2020 و بە هەمان شێوە 6 میلیۆن دلار دراوەتەوە بە قەرز بە تورکیا و لە 2021 434 میلیۆن دلار دراوە بە کرەی بۆری لە سنووری تورکیا کە ڕێژەی لە 4.7 داهاتی نەوتیارێمی لە 2021 پێکێناوە. دیارە بڕیدانەوەی قەرزەکە ئاماژەی پێ نەکراوە لە راپۆرتەکانی دیلۆیتە لە 2021 لە 2022 بەر لەوەی کە نەوتیارێم ڕابگیرێت لە ساڵی 2022 تورکیا لە بەرامبەر کرەی بۆری 818 میلیۆن دلاری لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە کە لە کاتە لە 4.9 داهاتی نەوت و بە هەمان شێوە 125 میلیۆن دلار لە چارێکی یەکەمی 2022 وەکو قەرز دراوەتەوە بە تورکیا. کۆی گشتی ئەوەی کە لەم ساڵە لە ماوەی ئەو 4 ساڵە 2019 تاوەکو 2022 1 ملیار و 749 میلیۆن دلار دراوە بە تورکیا وەکو کرەیبۆری کە سوودێکی زۆری لە نەوتی هەرێمی کوردستان وەرگرتووە. دیارە هەر کرەیبۆری نەبووە کە تورکیا سوودی لێ وەرگرتووە داشکانی نەوتی هەرێم بووە بەپێی ڕێکخراوی ڕوونبین راپۆرتی ڕێکخراوی ڕوونبین لە مانگی سێ کە دوایین مانگە کە نەوتی هەرێم بەسەر بەخۆلای حکوومەتی هەرێمەوە فرۆشراوە تورکیا لە 115 نەوتی هەرێمی کڕیوە. دیارە و کرینێش داشکانی زۆری بۆ کراوە لە کۆی 10 میلیۆن و 792 هزار بەرمیل کە مانگی سێ لەو 25 ڕۆژەی مانگی سێ 2023 هەناردەی کردووە تورکیا 1 میلیۆن و 695 بەرمیل نەوتی کریوە بەداشکاندن. دیارە و کاتە بەداشکاندنی لە بینی لە 170 بۆ لە 190 کەمتر لە بازاری جیهانی تورکیا ئەم نەوتەی کریوە واتە لە هەر بەرمیلێک لە بازاری جیهانی کەمتر لە 70 دلار کەمتر لە هەرێمی کوردستانی کریوە کەمەش تورکیا قازانجێکی زۆری لێ کردووە کە بۆ نمونەگەرە و مانگە حساب بکەین تقریبا لەوە
نزیکەی 30 میلیۆن دلار قازانجی کردووە گەر لە بازاری جانی کریبێت ئەو داشکاندنەی دەست نەدەکەوت. بەڵێ کۆتابرگ کە قسەی لەسەر بکەین دیارە بەهدەدانی داهاتی نەوتیاریم ئەوە نەبوو کە تورکیا وڵاتانی دیکەرەی سودمەند بووبن لە خەرجی کۆمپانیا نێوتەکانیش کە هی وڵاتانی جیاواز لە هەرێم هەیە سودمەندێکی زۆر بوون لە ناوتی هەرێم. ئێمە بەداستوونێکمان کردووە کۆی داهاتی نەوت لە کابینەی نۆ لە مانگی حوتی 2019 تاوکو ڕاگررتنی داهاتی نەوت 41 میلیارد دلار بووە بەڵامەوەی کە بە حکوومەت گەڕاوەتەوە نزیکی 15 میلیارد دلار بووە کە دەکاتە لە 35 داهاتی نەوت وە پشکی کۆمپانیەکان وەوەی کە بۆ خەرجی نەوت ڕۆژوە کە بڕێکی زۆرە 26 میلیارد دلار بووەتە لەو ماوەی کابینەی نۆ لە 65 داهاتی نەوت بۆ خەرجی ڕۆشتووە و لە 35 بۆ حکوومەت گەڕاوەتەوە مەش بەدەدانێکی زۆر بووە لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان.